سڵاوی خواتان لێبێ ئازیزانی عەقەڵاتی کێژوان. ئەمە یەکێکە لە جوانترین خانووەکانی شاری سلێمانی کە کەوتۆتە گەڕەکی شەکرەکە. ئازیزانم خانووەکەمە لە سەرڕوبەری 180 مەتر دووجای 22 مەتر درێژە، 8 مەتر پانە، پێگێت لە گەراجێک و 3 نهۆم. ئەوەی کە زۆر تایبەتە خۆشەویستانم باسی کەین لە هەر سوچێکی ئەم خانووەدا جۆرێک لە ئەستاتیکا و هونەری تەلارسازی تێدا جێبەجێ کراوە. بۆ نمونە لە گەراجی خوارەوەی خانووەکەمان خۆشەویستان تۆ بێجگەلەوەی کە ئەتوانی چەندین ساری تێدا ڕاگریت، لەگەڵەوەشە لە بەشی ڕاستە کۆمەڵێک ژووری تایبەت دروست کراوە کە ئەتوانی وەکو مەخزن سوودیان لێ وەرگریت، لەگەڵەوەش مشتەمەلاتی تێدایە. دەرگای ئاخیری گەراجەکەمان خۆشەویستانم پلیکانێ و ئەڕواتەوە بۆ ناو خانووەکەمان. ئازیزانم ئەگەر لەگەڵم بێن لە نهۆمی یەکەمی خانووەکەمانەوە دەست پێ ئەکەین، کاتێک داخڵی ڕاڕەوی خانووەکەمانەبین سەرەتا لە دەستی ڕاستە ژوورێکی میوانی زۆر تایبەتمانەیە خۆشەویستانم. هەروەها لە دەستی چەپمان هۆڵ و چێشخانەی کراوە یەک پارچەمان هەیە کە بە بەرزترین ئاستی تەلارسازی دروستکراوە خۆشەویستان. ئەیجا شتێکە زۆر تایبەتە لەسەر ئەم خانووە ئازیزان ئەوەیە کە هەموو ژوورەکان سیستەمی ئاگرکوژێنەوەی بۆ دانراوە، لەگەڵەوەشا سیستەمی فێنکەرەوەی خانووەکەمان مرکزیە و بێژگە لە سەقفی خانووەکەمان دیواری خانووەکەشمان مەغریبیە. هەروەکو ببینن خۆشەویستانم لێرەشدا چێشخانەیەکمان هەیە کە بە بەرزترین کواڵتی دروستکراوە، وەرواشانی باسە خانووەکەمان هەموو سیستەمێکی سەلامەتی تێدا بەردەستە و لە بەشی پشتیشمەوانەیە مشتەمەلاتمان هەیە. دواتر ئەگە بەردەوامی بەرەو نهۆمی دۆمی خانووەکەمان خۆشەویستانم لە دەستی چەپمان ئاژوورێکی نووسنی فراوانی زۆر تایبەتمان هەیە بەڕێزان. دواتر ئەگە بە ڕاڕەوی خانووەکەماندا بەردەوامی خۆشەویستانم لە دەستی چەپمان ئاژوورێکی تری نووسنمان هەیە کە دیزاینێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەتی پێدراوە. بەڕێزانم ئەگە بەردەوامی لێرەشدا ژوورێکی تری نووسنمان هەیە بە هەمان شێوە کە بە دیزاینێکی تاوە سەرنجڕاکێش و ناوازە دروستکراوە و لەگەڵەوە شاخانەکەمان کامە سیستەمی شۆڤاژی بۆ بەسراوە. بە هەمان شێوەی نهۆمی یەکەم هەموو ژوورەکان سیستەمی ئاگرکوژێنەوەیان تێدا بەردەسە و لەگەڵەوە شافێنکەرەوەی مرکزیمان هەیە. ئەوەی کە زۆر تایبەتە لەسەر نهۆمی دۆم خۆشەویستانم ئەم ژوورەیە ماشەڵڵای لێ بێڵی باخچە هەڵواسراوەکانی بابلە. کاتێک باسی هونەری تەلارسازیەکرێت ئەمە نمونەیەکی زیندووە. پلەی گەرمی لە چاو ژوورەکانی تر فەرقی هەیە، ئێبێ لەگەڵ ناو شارە چۆن بێت. پاشان لە بەشی پشتماوانێ مشتەمەلاتمان هەیە. دواتری ژەگە بەردەوامین بەرەو نهۆمی سێم خۆشەویستان نهۆمی سێمیش تایبەتمەندی خۆی هەیە. بۆ پێی لە دەستی چەپمان هۆڵێکی تایبەتی فراوانمان هەیە خۆشەویستانم کە ئاگردانێکی تێدایە و لەگەڵەوەشە سەقف و دیواری مەغریبیە و ڕووناکێکی جێگیر و بەردەوامیشی لەسەرە. بەڕێزانم پاشان ئەگە بەڕاڕەوەکەدا بەردەوام بین دەگەین بە حەمامێکی تورکی زۆر ناوازە کە بە بەرزترین کواڵتی دروستکراوە. هەروەها وەکو ئەبینن لێرەشدا ساونایەکمانەیە خۆشەویستانم، پاشان مشتەمەلاتێکمانەیە کە تاوەکو سەقف کاشی کراوە و لە دەستی چەپیشمان جاکوزیەکی زۆر تایبەتمان هەیە. بەڕێزانم شانی باسە خانووەکەمان هەموو سیستەمێکی سیفتی سەلامەتی بۆ دابین کراوە. ئازیزانم بیریشمان نەچێت لە نهۆمی یەکەمی خانووەکەماندا ئەم باخچە نمونەیە زۆر تایبەتەمانەیە کە ڕاستەوخۆ توانین لە هۆڵەکەەوە داخڵی بیت کە دیمەنێکی یەکجار ناوازە و تایبەتی هەیە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم خانووە تایبەتەوە خۆشەویستانە توان کۆمەنتێک جێبێڵن یاخود پەیوەندیکەن بە ژمارە تەلەفۆنەکانمانەوە.